ئەو دوو خۆشەویستەی لە بەهاری تەمەنیان ژیانیان جێهێشت و بەرەو ئەو دنیا گەڕانەوە. زەکەریا و سومەیە ئەو دوو عاشقەی خۆشەویستەکەیان وای کرد ببێتە مەرگە ساتی بۆ هەردووچیان و بۆ بنە ماڵەکانیان. زەکەریا و سومەیە دوو خۆشەویست بوونە. پاش ململانەیەکی زۆر خێزانەکەی سومەیە بە نێوانی سومەیە و زەکەریا دەزانن ڕاستەوخۆ ماڵی کچەکە واتە ماڵی سومەیە ڕاستەوخۆ کچەکەیان بریندار دەکەن و بە سێ فیشک دوای ئەوەی ئەو کچە ڕەوانی خەستەخانە دەکرێتن لە هەولێر بە ناوی ئیمەرجەنسی بۆ ماوەیەک لەو خەستەخانە دەمێنێتەوە. ڕاستەوخۆ خێزانی ماڵی زەکەریا دەچنە لای و دواتر دەهێنەوە ماڵی خۆیان و دەیکەنە بووچی خۆیان، بەڵام هەر ئەوەندەنا ماڵی کچەکە واتە ماڵی سومەیە بۆەوە ڕازی نابن. داوای سێ کچ بەرامبەر ئەوە دەکەن کە سومەیەیان بدەنێ، بەڵام ماڵی کوڕەکە ڕازی دەبن بۆ دەوای ماڵی سومەیە کردویانە. زەکەریا دوو کوچی خۆی دەداتە ئەو ماڵە و لەگەڵ پلکێکی، بەڵام خوشکەکانی هەردووک لە خۆی بچووکتر بوون. یەکێکیان بە 2 ساڵ لە خۆی بچووکتر بوو، ئەوی تریان تەمەنی 13 ساڵ بوو، بەڵام ئەوەی تەمەنی 13 ساڵ بوو تەنها مارە بڕاو بوو. بەڵام ئەو خوشکەی کە 2 ساڵ لە خۆی بچووکتر بوو هاوسەرگیری کرد لەگەڵ برای سومەیە. نزیکەی ساڵێک دەبێتن هاوسەرگیریان کردووە لە هەردووک لە و هیچ کێشەیەکیشیان نەبووە، بەڵام ماڵی کوڕا لە گاینز دەبن، بەڵام ئەوان ماڵی خۆیان بەجێ دێن و دێنە شوێنێکی تر بۆ ئەوەی هیچ کێشەیەک دروست نەبێتە. خوشکی زەکەریا بازەوە دەکات کە هاوسەری برای سومەیە بوو، دەڵێ من دەماچم بە هاوسەرەکەم فرۆشتووە، بەڵام 2 ڕۆژ پێش ئێستا 2 ڕۆژ پێش ئەوەی کارە ساتەکە ڕوو بدا دەماچەیەکی کلۆکی کڕیوە بە 21 گەڵا، بۆیە بازەوە دەکاتن وەکو شاید حاڵێک خوشی زەکەریا کە هاوسەری برای سومەیە بوو بازەوە دەکاتن مامەکانی وازیان لێ نەدێنا. 2 ڕۆژ پێش ئێستا هاوسەرەکەم زۆر گۆڕا بوو، هاوسەرەکەم ئەم بەیانیە گوتی لە ماڵەوە دەچمە دەرەوە و دەچم بە دوای کارەکانم دەکەوم، بەڵام دواتر ڕاستەوخۆ برای سومەیە تەلەفۆن بۆ خوشکەکەی دەکاتن و دەڵێتن دێمە ماڵتان میراتم وەرگرتووە و بەشی تۆشی لێ دەدام. دواتر ڕوو دەکاتە ماڵی سومەیە، ئەو کاتە کە دەگاتە ماڵیان خەسووی سومەیە دەرکا دەگاتەوە و وەروها برای سومەیە دەڵێ پێم خۆشە بچمە لای خوشکەکەم و میراتەکەی بدەم، بەڵام ئەو کاتە ڕێگریەکی بچووک دەکا دایکی زەکەریا، بەڵام لە کۆتاییدا برای سومەیە دەڕواتە ژوورەوە. کاتێک دەسێتە ژوورەوە ڕاستەوخۆ زەکەریا دەکوژێتن و گولەیەکی لەسەر دەداتن. ئەو کاتەیە سومەیە ڕادەکاتە دەرەوە و بەڵام لە بەردەم دەرگا گول لە لەویش دەداتن و هەردووچیان شەهید دەکاتنەوە و دایانکاتە پەپولەی بەهەشت. و ڕاستەوخۆ برای سومەیە لە ماڵەوە غار دەداتن و تاوەکو ئێستاش ئاسایشی هەولێر بەدوای ئەو کەسەیە دەگەڕێن تاوەکو ئێستا دەستگیر نەکراوە، بەڵام بۆ هۆکاری ئەوەی 2 گەنجی دڵپاک کۆتایی بە ژیانیان بێنێتن کە تەمەنی هاوسەرگیریەکەیان تەنها 1 ساڵی خایاند، بەڵام ئەو 2 کەسایەتیە خۆشەویستەکەیان بە مردن کۆتایی هات. بەداخۆ کۆتاییەکی زۆر ناخۆش بوو. هیوادارین ئەم زۆرە ڕووداوانە لە شاری هەولێر و لە کوردستان و تەواوی جیهان ڕوونەداتەوە. هیوادارین هەموو لایەک تەندروست باش و سەلامەت بن. هەموو کات باشترینەکان لە کلیل میدیا.